دکتۆر سۆمەرلاند پزیشکێکی پسپۆڕی بواری نەشتەرگەری مەڵاشووە. زیاتر لە 2 هەفتەیە لە ڕێگەی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە لە بەریتانیاوە بە خۆبەخش هاتۆتە سلێمانی و بە هاوکاری تیمێکی پزیشکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی پشکنین بۆ ئەو منداڵانە دەکەن کە گرفتی لێو و مەڵاشویان هەیە. ئەوانەی پێویستن بە نەشتەرگەری چارەسەریان بۆ دەکەن. لە ماوەی 8 ڕۆژە بنزیکی 7 مناڵ پشکنینی بۆ بکراوە لەلایەن دکتۆرە بەریتانیەکەوە دکتۆر سۆمەرلات بۆ ماوەی 3 ڕۆژیش تا ئێستا 13 نەشتەرگەری بۆ مناڵەکان کراوە. بە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە کە لە نەخۆشخانەی ئیمەرجەنسی سلێمانی دەکرێن وەک پزیشکان دەڵێن ئەو منداڵانە لە گرفتەکانی مەڵاشوو لێ و دەرنەبڕین یان قورس دەربڕینی وشەکان ڕزگاریان دەبێت. لەگەڵەوەشدا دایک و باوکیان خەرجێکی زۆری نەشتەرگەریان لە کۆڵ دەبێتەوە. بە شێوەیەکی گشتی ئەم نەشتەرگەریانە بۆ منداڵی خوار تەمەن 1 ساڵ دەکەین و یەکێکە لە گرنگترین ئەو نەشتەرگەریانەی بۆ مناڵانە دەکرێت کە مەڵاشویان کراوەتەوە. ئەم نەشتەرگەریە زۆر پێویستە بۆ دەربڕین و وشە قسەکردن. زیاتر لە 10 جار هاتوومەتە ئێرە چەندین منداڵم پشکنیوە کە بە شێوەی خراپ نەشتەرگەری مەڵاشوی بۆ کراوە ژیانی تێگراوە. من مایکرۆسکۆپ بەکاردێنم چونکە باشتر دەتوانم ببینم و ورتریش بم لە کارەکەمدا. لێرەشدا بابەتەکە تەنها پێکەوەگرێدانی 2 بەشی مەڵاشوو نییە، بەڵکو گۆڕینی شێوازی کارکردنی ماسوولکەکانی مەڵاشووە. تەکلیفی یەک نەشتەرگەری بۆ ئەم مناڵانە $10,000 ئەگەر لە لای ئاوا پزیشکێکی باش و پسپۆڕی وەک ئەم پزیشکی کە ئێستا هاتووە دکتۆر سۆمەرلاند کە خۆی دانەری ئەو ڕێگا چارەسەرانەیە ڕێگای با بڵێن زانستیانە و تازەترین چارەسەر بۆ ئەم نەخۆشیە کە خۆی دانەری ئەوەیە. ئەمە هەلێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی ئەمە زێڕینە. یەکەمیان لاوازن کێشیان کەمە کەم خوێنن زۆربەی جار لەبەرەوەی خۆراکیان باش نییە ئەمە هۆکارێکە. دووەمیان نەخۆشی زگماکیکەیان هەیە کە نەخۆشی دڵە لەوانەیە زۆربەی جار نەخۆشی دڵیان لەگەڵابێ وەکو کونێک لە دڵیانە هەبێ. ئەمەش هۆکارێکی کێکە بەنجەکان سەخترە بێ لە مناڵێکی تر. سێمیان لەبەری خۆیان ناڕێکیان هەیە لە مەڵاشویانە، ناڕێکیان هەیە لە لێویانە لە دانیانە، لەبەر ئەوە لە کاتی بەنجکردنیانە هەر قورسیەک سەختیەک بۆ ئێمە دروستە بێت کە ئەو بۆریە تایبەتی هەناسیان بۆ دائەنرێن. ئەو منداڵانەی پشکنینیان بۆ کراوە و پێویستیان بە نەشتەرگەریە ناویان لە منداڵپارێزی کوردستان تۆمار دەکرێت و ساڵی داهاتوو لە ڕێگەی هەمان پزیشک یان هێنانی تیمێکی پزیشکی پسپۆڕی ئەو بوارە بێ بەرامبەر نەشتەرگەریان بۆ دەکرێت. ئامانجی سەرەکی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە هێنانی پزیشکانی پسپۆڕی بیانی بۆ هاوکاریکردنی ئەو خێزانانەیە کە ناتوانن بە پارێکی زۆر و لە نەخۆشخانەیەکی گونجاو چارەسەری نەخۆشی منداڵەکانیان بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.